یاسای دادگای باڵای فیدراڵی و لێکەوتەکانی لەسەر کوردستان تەوەری ئەم هەفتەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی یاساناس و شرۆڤەکار، دکتۆر عەبدولفەتاح عەبدولڕەزاق پسپۆڕی یاسایی، ڕێناز جانۆ ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق. ئەم کاتتان باش. تا ئێستاژ وا بڕیارە کە لە کۆتایی مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵ 2021 هەڵبژاردنی پێشبەختە لە عێراقدا بەڕێوە بچێت. بەڵام یەکێک لە گرنگترین پێویستیەکانی ئەم هەڵبژاردنە و هەروە سەرەکیترین پێویستیەکانی ئەم هەڵبژاردنە کە دادگای باڵای فیدراڵی عێراقا ئەتوانین بڵێن تا ئێستا ناساز و نائامادەیە یاخود بڵێن بەهۆی تەواو نەبوونی نیسابی قانونیەوە لە کار کەوتووە. بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایە دەستوریەوە و بۆ ئەوەی یەکێک لە کۆڵەگە سەرەکیەکانی دەوڵەتی فیدراڵی عێراق کارا بێتەوە پرۆژە یاسایەک ئامادەکراوە بە ناوی پرۆژە یاسایی دادگای باڵای فیدراڵی عێراق. ئەم پرۆژە یاسایە ماوەیەکە لە پەرلەمانی عێراق و هەفتەی ڕابردوو کە لە 24 مادە پێگاتوە هەفتەی ڕابردوو 21 مادەی لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرا و 3 مادەشی کە مشتومڕ و ڕەخنەی زۆری لەسرە تا ئێستا پەسەند نەکراوە. تام کاتی ئێمە ئەم بەرنامەیە ئاماداکەین تا ئێستا پەسەند نەکراوە. مشتومڕەکە هەم لەلایەن مافەروەران و دەستورناسان و یاساناسانەوە هەیە، هەروەها لە نێو پەرلەمانی عێراقەوە مشتومڕ لە نێو فراکسیۆنەکانە هەیە، هەروەها ڕەخنەکانی زۆر لەلایەن گروپەکانی مەدەنی خواز و کۆمەڵگەی مەدەنیشەوە هەیە. ئەو مشتومڕە بە زۆری لەسەر ژمارەی ئەندامانە، هەروەها لەسەر چۆنێتی بڕیاردانی دادگایە، هەروەها لەسەر مافی دەنگدان و مافی بەشداری ئەندامانی دادگای فیدرالیە لە ناو لە یەکلاکردنەوەی کەیسەکاندا. نەخاسمە باز لە زیادکردنی چەند فەقیهێکی شەرعی ئیسلامیە کرێت لە ناو ئەندامانی دادگای باڵای فیدرالی عێراقدا. کێشەکە لەسەر ئەوەی ئایا ئەم ئەندامانە مافی دەنگدانیان هەبێ، مافی ڤیتۆیان هەبێ، مافی بڕیاریان هەبێ، یاخود هەر نەبن، یاخود پێویستەکە هەبن. هەموو ئەمانە کێشەی زۆری لەسرە. هەندێک وای ئەبینن ئەوانەی کە ڕەخنی لێگن وای ئەبین کە ئەم یاسایە ئەگەر وەکوی ئێستا ئامادەکراوە بڕوات و تێپەڕێت، ئەوە ئەتوانین بڵێن دەوڵەتی عێراق ئەگەیەنێتە دەوڵەتێکی دینی ئیسلامی مەزهەبی. هەندێک ئەمانە وای ئەبینن کە ئەمە دوایین فیشەکی بەزەیە بە جەستەی دیموکراسی و سیڤیل سالاری و مرۆڤ سالاری لە عێراقدا، هەروەها دواتیرە لە بنەماکانی سازان و هاوبەشی و هاوسەنگی کە ئەدرێت، هەروەها دوایین بزماریشتە لە تابوتی دەوڵەتی مەدەنی عێراق ئەدرێت. یاساناسانیش بە هەمان شێوە ڕەخنیان لێ هەیە کاڵێن و مافەروەرانیش بە هەمان شێوە کاڵێن ئەمە جۆرێکە لە پێشەکردنی مافی هاوڵاتی بوون. ئەوەی کە پەیوەندیشە بە هەرێمی کوردستانەوە، هەرێمی کوردستان خۆشبەختانە فراکسیۆنە کوردستەکان لەمانەیە کوردستانیەکان لەمەیانە هاودەنگ و یەکدەنگن کە بە مەترسیەکی گەورەی ئەبینن. ئەم یاسایەگە وەکو خۆی بڕوا بە مەترسیەکی گەورە بۆ سەر ئایندەی کورد و ئایندەی هەرێمی کوردستانی ئەبینن. بۆیە لە هەوڵی زۆری ئەوەدان کە ئەو یاسایە بە شێوەیەک تێپەڕێت کە لایەنی کەم لەو کەیسانەی کە پەیوەندی بە هەرێمەکانەوە یا پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، دوو دادوەرە کوردەکە مافی ڤیتۆ یاخود بە تێگڕای ئامادەبوون و دەنگدانی هەمویان بە دوو دادوەرە کوردەکەشەوە ئەبێ ئەو بڕیارە تێپەڕێت. بەڕێزان ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ستۆدیۆ 24 شڕۆڤەی ئەم بابەتاکەین و وەڵامی ئەو پرسیارە گرنگایەنەوە. ئەگەر ئەم یاسایە بەو شێوەی کە ئێستا ئامادەکراوە، بێگومان ئێستا هەوڵ هەیە بۆ گۆڕنی، بەڵام تا ئێستا نەگۆڕاوە، ئەگەر بەو شێوەی ئامادەکراوە، ئەگەر تێپەڕێت مەترسیەکانی بۆ سەر ئایندەی عێراقچیە، بۆ سەر ئایندەی هاوڵاتیانی عێراق بەگشتی چیە، بۆ سەر ئایندەی پێکهاتەکانی عێراقچیە و بە تایبەتیش مەترسیەکانی بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان چیە. هەموو لایەکتان بەخێر بن. لەبەرەوەی ئەمڕۆ 33هەمین ساڵوەگەڕی کارەساتی کیمیابارانی شاری هەڵەبجەی خۆشەویستە. پێم خۆش هەم وەکو ڕێزێک، هەم وەکو یادێک بۆ ئەو شەهیدان و بۆ ئەو قوربانیانە لە گەڕ یەکەمی قسەکانمانە باسێک لەو کارەساتە بکەین. هەر کەسەمان لە ڕوانگەی خۆی و لە دیدی خۆیەوە لێکدانەوەیەک بۆ ئەم کارەساتە و لێککەوتە و ئەنجامەکانی بکات. دکتۆر سۆران، زۆر سپاس. تایبەت بە مەرگەساتی هەڵەبجە و جینۆسایدی هەڵەبجە بەڕاستی ئەگەر لە گۆشەنیگایەکی با بڵێن یاساییانەوە شرۆڤەی بکەین، ئەتوانین بڵێن ئەمە تاوانێک بوو کە تاوانی دەوڵەتە و لە بەرامبەرە تاوانی مێنتاڵەتی و عەقڵیەتیشە کە بەداخەوە تا ئێستا هەردووکیان مەوجودن، بۆ مانایی کە
دەوڵەتی عێراق کە لە کاتی خۆیان ئەم تاوانی جینۆسایدی دەرحەق بە هاوڵاتیانی سیڤیل کردووە ئەبێتە یەکەمین کارەساتی هاوشێوە و تاوانی هاوشێوە کە لە مێژووی مرۆڤایەتیە هاوڵاتیانی دەوڵەتێک کە بەگازی قەدەغەکراوی نێودەوڵەتی بێت هاوڵاتیانی خۆی جینۆساید و کۆمەڵکوش بکە و ئەم دەوڵەتە هەتا ئێستا بوونی هەیە بۆیە لە وەسفکردنی تاوانەکەیە کە بڵێن تاوانی ڕژێمە ڕەنگە هەڵەیەکی لۆجیکی بێت لەبەرەوە ئەم جۆرە تاوانانە ئەم جۆرە بەرپرسیارەتیانە لە لۆجیکی یاساییە بە میرات بۆ یەکتر جێمێنەوە بۆ مانایی کە ڕژێمێک کردوێتی ئەو ڕژێمی لە دوای ئەو دێ هەمان میرات و بەرپرسیارەتی بۆ جێمێنێ و لە ڕووی مێنتاڵەتیشەوە بەداخەوە ئەوەیە درێژە پێدانی ئەو مێنتاڵەتەیە کە لە بیستەکانی سەدەی ڕابردووە لەگەڵ دروستبوونی ئەم دەوڵەتەیە دەرحەق بە هاوڵاتیانی کوردستان هەبووە و ئێستش بەداخەوە ئەم ڕۆژ لەو پەیامانەی کە بەو بۆنەیە بڵاو کراوەتەوە جەخت لەسەرەوە کراوەتەوە کە بەداخەوە تا ئێستا هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی قوربانی دەستی ئەو عەقڵیەتەن کە لەو کاتەوە هەتا ئێستا بەردەوام بووە جا بۆ مامەڵەکردن لەگەڵ یا بەڕاستی پێویستی بە دوو جۆر لە مامەڵەکردن هەیە لەسەر ئاستی ئەوەی کە لەسەر ئاستی حکوومەتی عێراقی و دەوڵەتی عێراق بە شێوە گشتەکەی پێویست بوو کە بەلانی کەمەوە بەگوێرەی ئەو دەستورەشی کە لە ساڵی 2005 هەیە بەرپرسیارەتی حکوومەتی عێراقەکە قەرەبووی ئەو لێقەوماوان و قەرەبووی کەسوکاری ئەو شەهیدە سەربەرزانە بکاتەوە بەڵام بەداخەوە تاوە کوێستە نەکراوە و بە زەخت و پێداگیری کوردستان توانرا دوجار هەڵەبجە بکرێتە پارێزگای هەڵەبجە بەڵام هەتا ئێستا لەسەر ئاستی عێراق نە لە قانونی هەڵبژاردن و نە لە یاسای بوجە و ئەوانەیە هیچ کامیان وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵا نەکراوە بۆ مانایی کە حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک هیچ شتێکی نەکردووە بۆ ئەوەی کە ئەو هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی و هاوڵاتیانی هەڵەبجە بە شێوەیەکی تایبەتی مامەڵەیەکی جیاوازتر ببینن و ئەو با بڵێن ئەو درێژە پێدانە نەبینن کە لە ذهنیەتی حکوومەتی پێشووی عێراق هەبوو کە ئەو تاوانەیە ئەنجامداوە. زۆر سوپاس. سەرەتا درود و سەڵاو بۆ گیانی پاچی کارەساتی چیمەبەرانی هەڵەبجە، درود و سەڵاو بۆ هەوڵاتیانی هەڵەبجەی شەهید، بۆ هەموو شەهیدانی گەلی کوردستان کە توانیان بیسەلمێنن بەڕاستی کە گەلێکی زیندون لەگەڵ هەموو ئەو مەرگە ساتانەی بەسەر ئەو گەلەدا هات بەڵام توانی پارێزگاری لە ناسنامەی خۆی بکات. ئێستا ئەو شەڕی ئێستا کە لە بەغدای هەیە و کە ئێمە لەسەری دانیشتین ئەوەش هەر شەڕی ناسنامەیە، بەڵام ئێمە سلماندمان دەتوانین پارێزگاری لە ناسنامەی خۆمان بکەین جا بە هەموو میکانیزمەکان لە کاتی جەنگدا پارێزگاری لە خۆمان دەکەین، لە کاتی ئاشتیە بنیاتی دەوڵەت دەکەین. هەرێمێک توانی لە فترەیەکی زۆر قیاسی بگاتە ئاستێک کە لە ناوچەکە لەوانەیە بتوانین بنێن کە وێنەی کەمە وەکو تەجروبە. ئێستا کێشەی ئێستاش لە بەغدا کێشەی موچە، بڕینی موچە هۆکارەکەی یەکێک لە هۆکارە سەریشکان دەگەڕێتەوە بۆ ئەو پێشکەوتنەی کە هەرێمی کوردستان توانیتی بەدەست بێنێتن لە سەبارەت بە بنیادنانی هەرێمێک و بنیادنامێک لەسەر ئەساسی دەوڵەتداری. کێشەیەکی گەورە بۆ شیعەکان بۆ سونەکانیشی دروستکرا کە کاتێک هاوڵاتی ئەو ناوچانە براوردێک لە نێوان ئەوەی لە هەرێم هەیە و ئەوەی لە ناوچەکانی وان هەیە کە زەختێکی زۆر لەسەر قیادە سیاسیەکانیان دروست دەکاتن بۆ ئەوەی هەوڵێک بدەن کە ئەو هەرێمەی کە بەبەردەوام بەرەو پێشکەوتن دەڕواتن و ڕێگری بۆ دروست بکاتن و على الأقل ڕایگیر بێ ئەرگەر نەتوانێت تەجروبەکە فەشەل پێبینێت. و هەروەها وێناکردنی لە ڕووی یاساییەوە ینی ئەم قانونیەکەی خۆم کە یاسای نێودەوڵەتیە ئەگەر لە ڕووی قانونیەوە وێنای کارەساتی هەڵەبجە بکەین بە مجەڕەد جەریمەیە کە زۆر گەورەشە جینۆساید و بەرپرسیارەتەکە تەنها لەسەر حکوومەتی عێراق دابنێن و ئیکتیفا بکەین بەوەی کە لە مەحکەمەیەکی ناوەخۆیی دانی پێنراوە وەکو تاوانێکی نێودەوڵەتی جینۆساید غەدر لە قەزیەکە دەکەین. بەرپرسیارەتەکە تەنها بۆ حکوومەت
حکومەتی عراقی ناگەڕێتەوە و جەریمەکەش تەنها جەریمەیەکی جینۆساید نییە بەڵکم جەریمەیەکە دژ بە هەموو مرۆڤایەتی دەبوایە کۆمەڵگەی نێودەوڵەتی زیاتر پەرۆژی کێسەکە باە دەبوایە نەتەوە یەکگرتوەکان کە لە چارتەکەی لە دەستپێکی چارتەکەی لە دیباجەی چارتەکەی باز لەوەی دەکە ئێمەی نەتەوە یەکگرتووەکان ئێمەی گەلان کە ڕێکخراوێک دروست دەکەین هەوڵ دەدەین کە مەحنەتەکانی جەنگ کارەساتەکانی جەنگ نهێنین ئاشتی و ئارامی لە کۆمەلگای نێودەوڵەتی دروست بکەین ڕێز لە ماف و ئازادیەکانی تاک بگرین بەبێ جیاوازی مەسئولیەتێکی ئەخلاقی بوو ئەگەر یاساییش نەبێت مەسئولیەتێکی ئەخلاقی بوو دەبوایە نەتەوە یەکگرتوەکان زیاتر ئێحتیمام بەو کەیسە بدا تەسەوریش دەکرا هەر ئەو نازەی ئێمە دەمان کرد تەسەور دەکرا لە کاتی ئیستفتاءەکە لەبەر ئەو هەموو نەهامەتی کە بەسەرمانێ پشتگیریمان بکە بەڵام بەداخەوە ئەو پشتگیریە ڕووی نەدا کەیسەکە بەڵام ئەوەش معنای وێ ئێمە ڕاوەستین پێویستە لە بوعدە نێودەوڵەتیەکە ئیشی لێ بکەین بەلای کەم نەتۆ یەکگرتوەکان دان بە جینۆسایدەکە بێنێ کە لە گەلی کوردستان کراوە بەێ سەرەتا زۆر سپاس کەیف خۆشم کویان پێی وینە نەپەکمێ هەبوونا دوو شارەزایەت یاسایی و هەمی لایە یاسایی بخۆڤە کرد بۆ vê کارساتê دیتنامن ئەم جارێ مەها ئادار بوومە کووردا بەشێکی وێ مەها ئازارە نەک ئادار ینی هەر دەستپێکا vêmehê û heta gehîne dimahîka wê ji bûna serok û rêberê netewa Kurd bela Mistefa Barzanî û heta gehîte sêdaredana Qazî Mihemed û kîmyabarana Helebce û şeşî adarê û îtîfaqiya Şuma ya Cezayir vêmehê da gelek tişt ya Kurewaya ya milletê me vêmeha azarê da gelek azar ya gelê me gehiştî bi rastî serê rêz û newazişê bû hemî qurbaniyên yên doza Kurd li her cihekî în me xwarê kak berhem min divêtin eger bû carekî jî bîtin hindekî babetyaneş em temaşeyî keysê Helebce keysê Enfal gelek keysê diyet hebûn ku bi rastî nebme em Kurdîn atîfa me li enê sozdariyê me gelekî zal heb ser vê meselê da her gaveka ku ev behsa tête kirin ewil tiştê tewacuda xwe girîtin rondik têne xwarê piştîngê xemeka mezin çîte dilê me da bes babetyaneka çi hatiye kirin ev heta nûke gel hikmeta Iraqê babetê tewîzatê mixabinî ve her du berrêza jî îşaret pê da ku wekî pêtivî nebûye ne bû Helebce ne bû hemî qurbaniyên diyên yên doza Kurd yên qeziya Kurdî vî welatî de evî çarçovê ku benê Iraq wekû pêtivî bûne hatiye kirin şilayekî dî ve navxuya herêma Kurdistanê da çi kar bû evê çendê hatiye kirin pîra min e wextê berêz Dîktora Çınar Saet Abdullah Wezîra şehîd û karûbarên Enfala bû gelek bizaf hatine kirin ku ev keyse bi cîhanî bihête kirin bibîte jînosaytek bihête yasîn ew serdemê ku karsatê da rodayî ku 16/1988 bû em zanîn Kurd çi qonaxek dabûn û ew qonaxan nûke em têda du qonaxê gelekî jî cawazin gelek caral ser zar û zimanê serkirdên bilindên Kurd ya hatiye zanîn ku wî serdemî dergehê çendîn konsulxana û balyozxanên dewleta jî lê dane hazir nebûn eslan dergehî Kurda vebken yan ji qeziya Kurdî vebken belê ev rûke ew konsulxana bi xwe yê welatê me evê ku wextekî hazir nebûn dergehî bû me veken ev rûke yê welatê me em şayîne çi bikin em şayîne çend evî kesî berev pêş bibin yani bila gileyek bît em li xwe jî bikin yani her babeteke tinê li ser hindê nebîtin nehatine qerebûkirin nehatine tewîz kirin wekû pêtivî nehatiye nasîn divê em pisyar bikin bû bû heta nûke wekû pêtivî nehatiye nasîn min vê tinê li ser gotina cenabê dîktor hek berem divê îşaretê pê bidin xwe meşruğa selamê daimî Emanuel Kant berî Umem Müttehîde berî azbet umem û berî van hemiya hatiye nivîsin û gelekî paza bendê duyê dibêjîtin nabîtin çi hikûmetekî nav welatê xwe da hewlatiyê xwe azar bidetin ve gelek berî hingê bûye
اف بحثك وتهيتا كرن ربطاويت ديال الهولوكوستا يا يهود الدنيا وجي الدنيا تهيتا كرن كو النازيست تشوب سريوان إنا يعني ام چند شاينه وكو هولوكوست بدين ياسين ام چند شاينه كار بو بكين افجن داك برسال تويت امش خوب بكين بري ام جلاك بكين ياجي افي برسال ارستي خلكي دي بكين ارستي خوب بكين باش دەست خۆش منیش هەر وێڕایی ئاەدانەماندنی سەری ڕێز و نوازش بۆ هەموو شەهیدانی کوردستان و بە تایبەتی شەهیدانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجێ شەهید هەروەها کارەساتی ئەنفالی بارزان و کارەساتی ئەنفالی گەرمیان و هەروەها کیمیابارانی بالیسان و هەموو ئەو کارەساتانی کە بە درێژایی مێژوو بەسەر کووردە هاتووە من لەوەیە لەگەڵ دکتۆر عەبدولفەتاح هاوڕام کە بەڕاستی منیش زۆر جا دووبارەم کردوتەوە کە لەسەر ئاستی دنیا هیچ میلەتێک هیچ نەتەوەیەک نییە وەکو کورد شارەزا و لێ هاتووی بێت لە هونەری مانەوە کە عبینی سەرڕای و هەموو کارەساتە گەورانەوە ئێمە هێشتا زمانمان ماوە خۆمان ماوین خاکمان ماوە ئەمە گرنگە بەڕاستی بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەوەی کە زەنامیشت باست کرد یا دکتۆر سۆران ئەو دەستکەوتانی ئێمە تا ئێستا دەستمان کەوتووە مانەوە بە تەنیا ئەم دەستکەوتی مانەوە خۆمان ماوینەتەوە ئەو بەسە بۆ بەراورد بە هەموو قوربانی گەورەی ئەوانە بە دڵنیاییەوە نە ئێمە بە بڕێمە سێ هۆکاری گرنگ هەن یەکەمیان دڕندەیی داگیرکەرانی کوردستانە کە بە هەموو زۆرێک دژایەتی کوردەکەن و ئەو تا ئێستا لەناو هۆڵەکانی یاساشا یاسا و تەشریعیشا دژایەتی کوردەکەن دووهەمین شت کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڕاستی ئەم کارەساتن ئێمە ناویان نەهێنی نەمە هەر بەدەم ئاوا بەسەری ئەیڵین بەڵام ئەم ڕۆژگارانەی کە ڕوویان داوە لە نێو بێدەنگی و بێڕەوشتی و بێ هەڵوێستێکی نێودەوڵەتی زۆر مەترسیدارە بەسەر کووردا هاتون و ئەیان توانی ڕێی لێ بگرن بەڵام نەکرا ئێستا مەسەڵەن لە عێراقی تازە لە دوای 2023ەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەڵێ خۆ ئەو گاز سیانیدا و ئەو چەکە کۆمکوژەیەکە بەدەست حکوومەتی عێراقیش کەوتە بوو هەر لە وڵاتانەوە بۆ ئەڵەم بێدەنگی و بێ هەڵوێستی و بێڕەوشتی لە 2023ەوە ئێمەیان ڕاستە هاتن و ڕژێمی سەدامیان ڕووخان ئەوەی کە کیمیابارانەکەی کردبوو عەلی کیمیایی لە سێدارە درا بەڵام ئێمەیان بۆ کۆمەڵی داگیرکەری تر بەجێهێشت مەسەڵەن کارەساتێکی وەک ئەوەی شنگار ڕوویدا کە بە ئاسانیان توانی ڕێ لێ بگرن ڕێیان لێ نەگرن کارەساتی وەکو 16 ئۆکتۆبر ڕوویدا ئەیانتوانی ڕیفراندۆمان کرد بە جەناوی دکتۆر وتی هیچ نەکرد ینی دژایەتیان کردین لەوانە ئەوە لایەن نێودەوڵەتی لایەنی ناوخۆییمان دوو جانبە لایەنێکیان ئەوەیە بەڕاستی ئەویان کە جێ ئەسەفە ئێڵم بە بەردەوامی لە مێژووی کووردا خیانەت و ناپاکی و خۆفرۆشی هەبووە و ئەمە کۆمەڵگەی ئەمەی پەرد کردووە و هێزەکانیشی پەرد کردوین ئەمە هۆکارێکە لەوەی کە ئێمە بەقەدر ئەو قوربانیانە دەستکەوتەکانمان نەبووە کە بەلایەنکەم نەڵێم دەوڵەتی سەربەخۆ زۆر کەمە لەسا ئەوەی کە ئێمە بەخشیومان لەسەر ئاستی مرۆڤایەتی ئەوی تریش ئەوەیە کە من وەکو ڕۆژنامەنووسێکە و قسەیەکەم ئێمە جگە لە بوارە یاسایەکەی ئەو باستان کرد کە ئەبێ ئیشی لەسەر بکرێت بەڵام لایەنی بەکارهێنانی هێزی نەرم ئەوەی هۆڵۆکۆست کاگڕێناس باسی کرد ئەمە هێزی نەرم سینەما چیرۆک کولتور ئەمانە زۆر ڕۆڵیان بینیوە لە ناساندنی ئەم کەیسانە بە سەدان فیلمی گرنگ هەیە لەسەر کارەساتی کۆمەڵکوژی هۆڵۆکۆست بەڵام هیچ نەکراوە سپاسدانەکەم دێمەوە سەر بابەتەکەی خۆمان دیسان هەر بە هەمان گەڕبڕینەوە دکتۆر سۆران بابینە سەر پرۆژە یاسای دادگای باڵای فیدرالی عێراق کێشەکانی چین بۆ گەیشتون بە ئێستاکە ئەم سێ مادەی بۆتە کێشەیەکی گەورە بەڵێ وڵای بەس ئەگەر ئیجازە فەرمی بەست تەکمیلەی ئەوەی جەنابەت بکەم من تکام وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان وێڕای کارە باشەکانی کە تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە کردوێتی یەک بەرپرسیارەتی ماوە کە بیکە ئەوی شەوەیە ئەو خانووی کە عومەری خاوەری تیادا شەهید بوو ئێستا بۆتە ڕەمز و سیمبڵی جێنۆسایدی هەڵەبجە من گوێم لێ بووە کە هەتا ئێستش نەتوانراوە بکردرێتەوە بکرێتە مڵکێکی نیشتیمانی بکرێتە مۆنومنتێک بۆ بەزیهێننەوەی ئەوەی کە باست کرد مەسەلەن جوولەکەکان ئەو خانووی ئانەفرانکی لە ئەمستردام تایدا گیراوە کراوەتە مۆنومنتێکی زۆر گەورە ساڵانە ملیۆنان خەڵک لە دنیاوە چن سەردانێکن من هیوادارم حکوومەت هەرێمی کوردستان ئەم هەنگاوە بنێ بۆ ئەوەی کە ئێمەش هاوشێوەی گەلانی دنیا بتوانین زۆر باشە دادگای فیدراڵی کاک بەرم ئەمە گرفتێکی ئەجگار گەورەیە تەوان لە عێراقا وەکو سیستەمێکی فیدراڵی
لە دوای دانانی دەستوری فیدراڵی هیچ شتێک بەقەدەر هەبوونی دادگایەکی فیدراڵی باڵا گرنگ نییە بۆ هەر سیستەمێکی فیدراڵی. ئەمە لە ئەدەبیاتی قانونی جیهانیا پێوترێت کۆنستیتیوشنەل گاردیان، واتە بەخێوکەر و خاوەندار و سەمام ئەمان و گەرنتیکەری سیستەمی دەستوری فیدراڵی لە دنیاە. بەڵامەوەی تایبەتە بە عێراق ئەوەیە کە ئەوە نزیک بۆ ساڵ و نیوێک زیاترێت ئەم دادگایە بە عەمەلی لە عێراقا پەک خراوە نەک پەکی کەوتووە. چۆن پەکی کەوتووە ئێستا بە خێرایی باسێکم تەما هەر لە سەرەتای دروستبوونی ئەم دادگایەوە مقۆمقۆ مشتومڕی لەسەر بووە لەبەرەوە ئەم دادگای ئیتیحادی ئێستا کە ئێستا هەیە بەم فۆرمەی ئێستا بە گوێرەی دەستوری عێراقی فیدراڵی ساڵی 2005 دروست نەبووە، بەڵکو بە گوێرەی مادە 44 یاسای کاتی ئیدارەدانی دەوڵەتی ساڵی 2004 دروست بووە کە لەوێدا دواتر یاسای ژمارەسی ساڵی 2005 بۆ دەرچووە لە ئاداری ساڵی 2005 دەرچووە، ئاتە تقریبان حوت مانگێک پێشەوەی کە ئەم دەستورەی ئێستا بخرێتە ڕێفراندەمەوە. ئەو کات کە دادگاکە دروست بووە عقلێتێکی سیاسی هەبوو و جۆرێک لە شێواز و میکانیزمی حکومڕانیش باشتر بوو. گرفتەکان هەرچی چۆنێکە بن سەرنجەکان کە لەسەری بوو بن ئەمە جیاوازە تا چەند بە میهەنیانە ئیشی کردووە و نەکردووە، ئەویان ڕەنگە بابەتێکی تر بێ، بەڵام کەی ئەمە بوو بەکێشە ئەو کاتی کە لە نۆڤمبەری ساڵی 2019دا ئەندامێکیان بە ناوی فاروق سامی دەستی لە کار خۆی خانەنشین کرد لەبەرەوە تەمەنی گەیشت بۆ خانەنشینی و بە گوێرەی مادەسەی یاسای ژمارە 30 ساڵی 2005 ئەو کات پێویست بوو کە ئەنجومەنی دادوەری عێراقی کاندید بۆ شوێنەکەی بەرز بکاتەوە، سەرۆکایەتی کۆماریش پەسەندی بکاوە ئەو کاتە بچێتە شوێنەکەی. ئەمە بە حکمی قانونەکە خۆی وا ئەڵێ، بەڵام گرفتەکە چی بوو؟ گرفتەکە ئەوە بوو کە لە ئایاری ساڵی 2009دا دادگای ئیتیحادی خۆی ئەم مادەی هەڵوەشاندەوە بە پێچەوانەی ئەوەی کە پێچەوانەی دەستوری هەمیشەی عێراقە. قانونەکە پێش دەستوری هەمیشەی عێراق دەرچوو بوو، بۆیە بە پاساوی ئەوەی کە پێچەوانەی دەستورە ئەم بڕگەی هەڵوەشاندەوە، کەواتە نەتوانرا بە میکانیزمێک بۆ هەمان میکانیزمی کۆن بتوانی دادگا جێگرەوەکە دابنێ. ئەلێرەدا مەحکەمە پەکی کەوت، لەبەرەوە بە گوێرەی قانونەکە پێویستە کات سەرۆکەکەی و هەر هەشت ئەندامەکەی پێکەوە بتوانن کۆ ببنەوە. لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە دادوەرێکی دیکەیان بە ناوی عەبوود تەمیمی ئەمیش بە کۆرۆنا گیانی سپارد، کەواتە دوو دادوەری لێکەم بوویەوە. بەڵام سەرۆکایەتی کۆمار لە کۆتایەکانی ساڵی 2019 بە هەمان ئالیەتی ساڵی ئەوەی قانونی ساڵی 2005 ناوی محەممەد کوبەیسی لەسەر کاندیدی ئەنجومەنی باڵای دادوەری عێراقی بەرز کردەوە، بەڵام تووشی عیبەیەکی گەورەی قانونی هات لەبەرەوەی کە محکەمەی ئیتیحادی وتی معقول نییە سەرۆکایەتی کۆمار خۆی ئاگەی لەوە نەبێت کە ئێمە ئەو فەقرەیەمان هەڵوەشاندوێتەوە، کەواتە دوو دادوەر نوقسان بوون کە دوو دادوەر نوقسان بێت لەم لاشەوە یاساکەی کە بۆ شوێنگرتنەوەکە پەکی کەوتووە ئەفۆمە کاکبرم بەسم با خاڵە تاواوکەم دوای ئەوەی کە پرسی هەڵبژاردن هاتە گۆڕێ لەبەرەوەی بەشێک لە لایەنە سیاسەکانی عێراق لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنانە بوون و سوودمەند بوون لە درێژە کێشانی وەزع سیاسە بە باشیان زانی لەوەی کە ئەم قانونە دوا بخەن و پەسەندکردنی قانونەکە بۆ کاراکردنەوەی محکەمەی ئیتیحادی پەکی بکەوێت لەبەرەوە کارابوونی محکەمەی ئیتیحادی سەرەڕای هەموو تێبینیەکان لەگەڵ مەسلحەتی زۆرێک لەلایەنە حکومڕانەکانی ئێستا عێراقان نایەنەوە. دکتۆر لەلایەکەوە ئەنی فشارێک هەیە هەڵبژاردن بەڕێوەیە چه هەڵبژانی پێش وەختە بیاخۆ لە ساڵی ئایندا هەڵبژان لە کاتی خۆی بڕۆ لایەکەوە فشارە هەیە کە ئەم دادگای هەبێ ینی پێویستە لەلایەکیشەوە یاساکەش ئەو هەموو کێشەی هەیە ینی ئەوە چۆن چارەسەرەکە کێشەکانی یاسایانە بە وردی بۆ خەڵک زۆر لێترسن زۆر گروپ هەندژی لەبەر ئەهەمیەتی گرنگی محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی طبعا بۆ نمونە ئەمەکە بگەڕێنەوە بۆ 2004 و پێش 2004 ئێمە سیستەمەکەی گۆڕی لە دەوڵەتێکی بەسیط بۆ دەوڵەتێکی فیدرالی پاشان 2005 بەمان شێوە یعنی مەبدەئی فیدرالی لە عێراق پەیڕۆکرا لە یەکێک لە تایبەتمەندیەکانی نظامی فیدرالی بوونی محکمەیەکی دەستوریە ناوی چ لێدەنەی مشکل نییە ینی لە ئەمریکا پێدەن محکمەی عولیا لە ئێمە پێ دەکوتێن دادگای باڵای فیدرالی لەبەرچی ئەو محکمەیە زەڕوریە لەبەرەوەی دەستوری فیدرالی بۆ بنیادنانی سیستەمی فیدرالی پێویستە دەسەڵاتەکان دابەش بکات لە نێوان دوو ئاستی حکوومەتێکی باڵا حکوومەتی اتحادی و حکوومەتی محلی یان حکوومەتی ئیقلیمی یان چ ناوێکی لێدەنێ
پێدرێ وحداتی فدرالی ناوی لە هەندێک شوێن ناوی لێنە کانتۆن لە هەندێک شوێن ناوی لێنە ویلایە ئێمە پێدرێن لە دەستوری عراقی ناومە لێنایە هەرێم یان هەرێمەکان بەڵام بێگومان مافە دەستوریەکانمان لە ناو دەستوری عراقی دەقنووس کراوە بەڵام چێ زەمانەتی ممارەسەکردنی ئەو مافانە دەکات لەسەر چی یان بەمانایش ممارەسەکردنی ئەو مافەمان لەسەر چی ڕاوەستاوە لەسەر خوێندنەوەمان بۆ دەستور شرۆڤەکردنی دەستور چێ دەستور شرۆڤە دەکاتن دەسەڵاتەکان خۆیان شۆڤە دەکەن لە کاتی تەطبیقکردن بەڵام کاتێک خلاف و نزاع دروست بوو ئەو کاتە ئەوەی تەفسیری دەکات چ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ لە ڕێگای داواکردن یان لە ڕێگای کەیسەکان ببینی کەیسەکان دادگای باڵای فدرالی شرۆڤەی دەکاتن قەولێکی مەشهور هەیە دەڵێن ئەوەی دەستور دەیڵێ قازیەکانن مەبەست لێرانە قازی دەستوریە ئەوە قسەیە لە فقهی دەستوری ئەمریکی زۆر باسی دەکەن باز لە پێگە و قووەتی و دەوری محکەمەی عولیای ئەمریکی دەکاتن لە تەرسیخکردنی نظامی دیموکراتی و نظامی فدرالی لە دەوڵەتی ئەمریکی بەڵام بێگومان ئەوەش لە چی ڕادەوەستێ لەسەرەوەی ڕادەستێ ئایا بە چ عەقلیەتێک تۆ حکمی عێراق دەکەی چ عەقلیەتێکە حکمی عێراق دەکە هەمان ئەو عەقلیەتەیە کە جینۆسایدی کردین هەمان عەقلیەتە گۆڕانکاری بەسەردا ناوت مەخاویفی ئێمە چییە ئەو دادگایە پێکاتەکەی دانیشتنەکانی شێوازی بڕیاردانی بە شێوەیەک بێ کە ئێمە نەتوانین بە شێوەیەکی یاسایی بەپێی یاساکەی محکەمە داکۆچی لە مافەکانمان بکەین یان ڕێگری لە تەفسیرێک بکەین یان کەیسێ بڕیارێکی محکەمە لە کەیسێک کە نیزاعێکە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی بتوانین دیفاعی لێ بکەین لە زەمانەتێک دەگەڕێن بۆیە ئێمە داوامان کردیە کە لەو کەیسانەی کە پەیوەستە بە مافەکان و دەسەڵاتەکانی هەرێم ئێمە مافی ڤیتۆمان هەبێ یان بەلایکەم لە دانیشتنەکان نیسابی قانونی تەواو نەبێ تا هەموو ئەندامەکانی کورد تێدا بەشداری نەکەن ئەوە دوو میکانیزمە ئێمە داوامان کردیە تا ئێستا لەسەری ڕێک نەکەوتون وەکو گوتم ئێستا بەو تەرحەی ئەوان کردیتیان بەڕاستی ئێمە ناتوانین محکەمەی ئیتحادی بکەینە میکانیزمێک وەکو سەمامی ئەمانێک بۆ پاراستنی ئەو دەستکەوتە دەستوریانەی کە لە ناو دەستوری 2005 هاتووە مەبەستم لێرانە زیاتر مەسەلەی سیستەمی فدرالیە کاک بەرهەم ئەمە لێرە بەحسی دوو تشتات بکەین ئەمە بەحسی ڕۆح و جەستە بکەین ینی ئەو جەستەیەک و هەیکەلیەتە ستراکتۆرێ حکوومەتێکا فدرالێکا چا بێتە دانان ئەگەر ئەف ستراکتۆرە وەکوی عراقیە بێ ڕح بیتن دی فدرالیەتێکا وەکوی عراقیشی دەرکەویتن ئەن دەرئەنجام دێ ئەوە بی ئەگەر ئەم بهێن بەحسی ڕۆحا فیدرالیزمێ بکەین ڕۆحا فیدرالیزمێ یا چەند مؤسساتێت سەرەکیدا مەجلسا ئیتحادیە محکەما ئیتحادیە شوێژی گرنگتر Tu neşey tesavvura sistemekî federalî bê demokrasiyet bike. û tu neşey wêna demokrasiyetekê bêjek cudakirina desthelata bike. Fasıl beyne sultan. Êkî piyadî ve girê daye. Wextê te bivêtin wêna sistemekî federalî bikeyî tu vêtin ew zemîne hebîtin. شروع کلتوری و شروع سیاسی و شروع مذهبی و شروع آینی و جهمی روی کی تویتن او زمینه هبیتن کو بهت قبیل کردن اف سیستم هندین هت قبیل کردن جسته کی به روحه و کینو که کو امد بینی هگر همو اندامت اوی جسته نکو نکار و کی اف مؤسساتت کومه بعض جکرین خو مجلس اتحادی کم تر نینش محکمه اتحادی مجلس اتحادی رنگه او برادرت کو خلاصه gelme endam parlaman bun me bizaf kir ku dîsa em meclisa itihadî aktif bikeyn û yasa meclisa itihadî bideyne dengdanî
یەکش ئەندامên دیارên کوتلا یا هەری مەزن ناو پەرلەمانیدا دەستە خۆ بلند کرد گوت çi pêwîst naketin em Meclisa İttihadî zindî bikeyne ve çunkel Somal jî nehêle. Somal got nehêle. Got yani zor nîne Meclisa İttihadî hebîtin. Somal gotî berî hey vekil Somal biryar da Meclisa İttihadî nebî pêwîst nakel Iraqê ji Meclisa İttihadî hebîtin. Bozanîn Meclisa İttihadî, Civata İttihadî, gel Mehkema İttihadî evan ki em behs li ser yasa ew dikin. Yani evet tiştek nîne, federaliyet bê evet tiştek nîne. Tu şey behs bikey. Yani em çi federalîne? Carê wek heykeliyet medû zaraveyê teyne distûrê Iraqî da hatîne bikar înan. Muhafazat muntazame fî eklîm ve muhafazat الغير المنتظمة في الأقليم. يعني paketçeka muntazam fil eklim ku herêma Kurdistanê ye ew durist e ew sê parêzgan e çar parêzgan e evit ku behs lê tê te kirin û federaliyeta dî federaliyeka fel e ya fel e ya parêzgehan e tu dê çawa şêy ve hevsengiyê sistemê federalî da durist key li wextekî ku ne te civat hebîtin civata ya İttihadî ya federalî te hebîtin ne jî te dadgeha federalî hebîtin tu dê çavê bilansê durist key divêt em zivrîne ve çe divêt em zivrîne ve aya ev biryarê siyasî ne yan jî ev hindek biryarê yasayî û qanûnî ne û girêdayî teşrîê ne û girêdayî yasayê ne û girêdayî rêvebirna dengdanê el ser divê em bizanîn ku background divê backgroundekî siyasî ye evî backgroundê siyasî de evê ku em behs lê dikeyn meselen eger nû ke ez bi mentiqekê yê Iraqî baxilin lojîkekî Iraqî baxilin çi sistem baştir e Iraq hemî yek daire helbijardina bîtin yan her parêzgehek daireyek bîtin yan her qezayek daireyek bîtin kîj baştir e eger lojîkekî Iraqî temaşe bikey ne Iraq hemî yek daire bît baş e bez bû we nekiriye bû we nekiriye بۆ زامنکردنا زۆرینا شیعەت پەرلەمانی دا heta بۆ گرنگتیکردن و زامنکردنا زۆرینەیە شیعە et پەرلەمانی da li gorê ew tewzîa bû muhafazata hatiye kirin bû parêzgeha hatiye kirin ya zamin kirî ku şwan nûke 228 ez bawerim ew endam perlemanê ku heyn ji wê ededî zamin bikin nîv zayîtêk şi'e ne ew ca دكتور نكر لنا مجلس اتناف لجان هذا لجان ام همي زانيكم مطبخها كاري برلماني لجان لجنة بيوندين درفه لجنة ياسائية لجنة دارائية لجان كاريت كان اوا كود بنقبا برلماني دا تتديتن او بشتي شو خلاصت بيت الويري تتعرس كان بشتي كار خلاصت بيت الويري تتعرس كان اتناف لجان هذا بريار او بو كو ما هفدا انضم تهر لجنة كده هبن اتهمي لجنة دا نهشي عب دا زمان و گرنتیا زورینی تویرشی داد بابته که گله که یه هستیار هبو خاچا سورا نیف دولتی ویا مقر ریوکتن دکتور زانیتن مقر خاچا سورا نیف دولتی بمسابقه وکرنا قنصلیه که یعنی مسابقه وکرنا بحثه که دیپلماسیه حتی ابرو ریک بینده her gavaka me îna balijna peywendiyên derve ji me münaqeşe kirba bi zorînet hata rastandin bu dane bîte alternatîv bu heyva sora Iraqî heyva sora Iraqî şlayê eglebiyeteke ve zorîneyeke ve ya kontrol kiriye et rêka wê heyva sor da hemî ew pêşelkirina yasayê eva sicn û zindan eva tête kirin tête dapoşîn bu ewan ew rêkî nadin ku ev bên ev rêka zorînê ji berên de em bêjin kek bere بابت يجري أو عقلية سياسية أو عقلية سياسية أو العراق بهوس عضا بشكري طبعا هريما كردستان أمر واقع بالثروة أمر واقع ببريوان هبويا من كاج أمر واقع ومخابني فات بيجم أمر واقع كي تحلى بوان أمر واقع كي شرينين أمر واقع كي تحلى وبيخوشنا في أمر واقع هيا بزاف جي كرم بزاف جي كرن كو افي امر واقعي نهله والله بس منيش من بيب او بزافه بردوامه يعني بلي. لا 2003 تا 2005 سنهنگاوي سياسيين را حكومة برلمان ودستور وهم امانه را بلام استا اوانا بديدي خوان امانه كومل غلط بوكر يعني قبل ما بس لاني شيعي عربي ده صلاه دار يا بجاردي شيعي عربي ده صلاة دار ما بس تاكو جاش بنا قناعتي هو ببيجن افا ماكري غلط بون ما بس اوا نا
ئەوان خۆیان لە ناوخۆیانە پێیان وایە ئەمانە غەڵەتیان کردووە پێیان وایە ئەو مافانەی کەوارمان بەڵێ پێشیمان سیستەمی فیدرالی ناکردنی ئەو دەستورە جێگیرکردنی ئەو دەستورە هەڵەیەکی گەورە بۆ لایەوە پێیان وایە خێرێکی گەوریان بە کورت کردووە کە سیستەمی فیدرالیان جێبەجێ کردووە پێیان وایە مەسەڵەن تەنانەت هەندێک جار لێرە و لێ گوێ لێ بەنەم ڕۆژانە گوێم لەو شتانەش بووە کە پێیان وایە کورسی بۆ دامێنکردنی کورسی بۆ کۆتاژ غەڵە بوو ئەوان ئەو پرۆسەی بردننی عێراق بەرەو وڵاتێکی دیکتاتۆری تاگڕەوی تاگ مەزهبی تاگ ئاینی تاگ مەزهبی تاگ نەتەوەیی ئەوە پرۆسەیە کە زۆر بە وردی ئیشی لەسەر کرا و سپۆنسەرەکەشی دیارە کە چێ لە دەرەوەی عێراق و ئیشی لەسەرەکرێ و هەنگاو بە هەنگاو لە من بە بڕوای من دروستبوونی مقاو شتێن پێیانە و مقاومە عێراقی دروستبوونی جێشی نەقشبەندی هاتنی قاعیدە هاتنی داعش هەموو ئەمانە ئەو هەنگاوانە و کە وردە وردە ئەم وڵاتە بەرەو ئەوە بڕوا مەسەڵەن پەراوێزکردنی سونە نەمانی جوگرافیای سونە نەمانی دەسەڵاتی سونە هەموو سیاسی سونەکان ئێستا ئەتوانی ناوێنی ڕەنگە بە کوردەواری نزیکترین و شەوە بڵێ سیاسی خەسیون سەر بە دەسەڵاتداری لایەنی دەسەڵاتداری شیعان ئەنجا بەرامبەر کورد بزانە چیان نەکرد لەو ڕۆژەوە دکتۆر بە وردی لە بەشی قسەکان یەکەمە وردی کردو کە چۆن هەوڵێنەوە هەرێمە لاواز بکەن هەرێم هەیە و ئەیانوێ لاوازی بکەن ئەمر واقعی تەحلە وەکو لە حەڵقەیە کەوتم لە نانبڕینەوە تا جاشکڕین بەردەوام هەموو شتێکیان بەکار هێناو بووی هەرێمی کوردستان زعیف بێ کێشەی عێراق ئەوەیە کە چۆن لە دروستبوونیەوە تا ئێستا دایمە بەشێک لە هاوڵاتیان یان زۆر لە پێکهاتەکانی هەز ناکەن عێراقی سنت تۆ لە هەشتا ساڵی حکمی سونەیە شیعات چەساوەتەوە لە 2023 تا ئێستاوە سونە کورد بە درێژای دروستبوونی دەوڵەتی عێراق هەستی نەکردووە ئەمە دەوڵەتی خۆیەتی کریسیانەکانەوە پاش 1.5 ملیۆن کەس لە 2023 ئێستا 350,000 ماوەتەوە سابی ئەیمەندایی ئەوەی نەهات بێتە کوردستان چوتە دەروی وڵات تاکوتەرە هەندێکیان ماوەتەوە لە هەندێک پیا لە پیاو ئاینەکان و پەرزگەکانیان ماون یەزیدی بە هەمان شێوە کاکەی بە هەمان شێوە تەمەن یەزیدی و کاکەی بەشێکن لە کورد بەڵام وەکو پێکهاتی ئاینی من باسییانەکەم وڵایگەر بکرێت قەوسەکەم دێ ڕەبتکردنی بە محکەمەی ئیتحادی و ئەو عەقلیەتە تەمان یەکێک لە خەسائیسەکانی سیستەمی فیدرالی بوونی مەجلیسی ئیتحادیە جەنابش تاکیدی لەسەر کرد کە پەرلەمان بە خۆی نەویستە یاساکێ بۆ دەرباس ئێمە وەکو کورد تەعانمان لەو مەوقیفەی مەجلیسی نوابی عێراقی کرد لە پێش محکەمەی ئیتحادی محکەمەی ئیتحادی عولیە تەماشای قەزەیەکەی کرد بە پاساوی ئەوەی کرد ڕەدی داوایەکەی تەڵەبەکەی کردەوە بە حجەی ئەوەی کە دەسەڵاتی تەماشاکردنی ئەو جۆرە کەیسانەی نییە دەرێ لە مادە 93 ئەمن اختصاسێک نییە پێم بڵێ ئەتوو تەماشای ئیمتیناعی پەرلەمان بکەیت پێی دەگوتێت ئیمتیناعی تەشریعی پێشی دەگوێت ڕقابە لەسەر ئیمتیناعی تەشریعی بەڵام لەگەرەوەی هەندێک دەستور هەیە لە وڵاتان لە دەستور باس نەکراوە ئیمتیناعی ڕقابە لەسەر ئیمتیناع تەشریعی بەڵام لە قانونەکان و لە ڕووی واقعیەوە هەیە بەڵام تەماشای نەکرد و دەکرات تەماشای بکات و بڕیاریشی لەسەردا بەڵام کاتێک کە ئیستفتا کرا داوا کرا کە تەعنی لێدرا بەوەی کە نادەستوریە بەبێ ئەوەی تەماشای نەسی مادە 93 بکاتون و بڕیاری لەسەردا بە حجەی چی کە ویلایەی عامەی هەیە لەسەر مەسائیلی دەستوری دەرێەوە مەسئلەیەکی دەستوریە ئەمن وەکو قەزای دەستوری ویلایەتی عام هەیە لەسەر ئەو مەسائیلانە بڕیاری لەسەردا زابزانە بە دوو فاق ئیشی کردیە هەم بۆ زەعیفکردنی کورد ناشرینکردنی لە ڕووی قانونیەوە یان با بڵێن بە نادەستوری هەژمارکردنی ئەو پرۆسەیە و هەمیش لەلایەکی تریش بە شێوازێکی تر دێتەوە ناهێلی ڕێگر دەبێتن لەسەر تکاملبوونی سیستەمی فیدرالی یعنی هەروە محکەمەیە مەسیری فیدرالی لە عێراق دیاری دەکات ئەم پرۆژە یاسایە هەر هەنگاوێک کە بۆ بردننی عێراق بۆ ئاقارە ئەگەر مافی دکتۆر سۆران نەخۆم بەرهەم ئەوڵ من قەوسەکانتان سانیە زیاتر دەتوانین ئاڵ و گۆر بکەن بە ئەو وەختێکی من وەربگریتن بەس ji 144 مادde دستورê Iraqê nekêm tiriş 120 madeyê hatîne pêşelkirin.
بگشتیها نعم. نەکەوێت بەرامبەر هەرێما کوردستانی بەڵام. بۆ دکتۆروان دیراسەیەەکە یا مفەسەڵ کرد بوو 53 مادە بوون بەرامبەر هەرێما کوردستانی زیاتری. 120 مادە توی دستوریت هاتینە پێشێلکردن وەختێت بێژیتن الدولة مكلفة بصيانة كرامة الفرد العراقي ما ذاك دستوري فرد عراقي كرامة ما بيشل كراوي أم بيشل كراوني صادو 20 مادة أبي دستوري يتهاتنا بيشل كرن حتى نوكش محكمة فدرالي نقيلنا وبعد جيلنا كذي بس وقت تتسر او بابت جناب دكتوري اشارت بداي قضيه تسيس ببيتن سياست بكفيتات نافتا نبيت بابته كي فعلا جرداي بهولاتي بونه اما جناب اشارت بداي كاش شعور ناكت هولاتي في ولاتينا كاش شعور ناكت يعني شميا غريبا اگر وا بروات او توزه هست اوش ناميني تن او دستور قاتنا ولا ما في دكتور سوران ده ما جي خود دموي او برجيت كوهاتي نجيب اجيكين كاي برام كيشكا سرود اجتماعيه آلايا او تشتكو بسيط هاتي نجيب اجيكين اگر هر ناف روكا دستور عراقي نكيم ترش 120 ماده مجموع 144 ماده يتهاتي نبيشل دكتور حازك سرود اجتماعيش طبعا سرود اجتماعيش بله بۆ خۆی کاک بەرم ئەگەر تەماشای مامەڵە و تەعاملکردنی سیاسی لەگەڵم پرۆژە یاسایە بکەیت و بەراوردی کەی لەگەڵ ئەو هەنگاوانەی کە بە شێوەیەکی مەدروست لە چەند ساڵی ڕابردووانراوە زۆر جوان بە ئاسانی بۆمان ڕوو نەبێتەوە کە ئەو پاشگەزبوونەوەی جنابەت باست کرد هەیە بۆ لەبەرەوەی کە تیمی دەستوری کوردستان تیمی سیاسی کوردستان زۆر بە وریایانە لە کاتی خۆیان پێداگیری کردووە کە دەستکاری پێکهاتەی دادگای ئیتیحادی بە زۆرینەی دوو لەسەر سێ نەبێ نەکرێ بۆچی لەبەرە ئەو ترسەی کە هەی بووە سەرباری هەموو تێبینیەکان لەسەر بۆ نمونە ئەدای ئەو دادگایە کە من پێم وایە تاوەکو ساڵی 2010 باشی هێنابوو لە دوای ساڵی 2010 یەکەم گورزی سیاسی کە لێی درا ئەو کاتە بوو کە ناچار کرا کە نەتیجەی هەڵبژاردن ئەو کاتی کە لە بەرژەوەندی ئايات علاویە بۆ حکوومەت پێک بێنێ ناچار کراوە تەفسیری زۆرینەی پەرلەمانی بکە لەوەی کە گرنگ نییە لە کاتی دەنگدان بەڵێ کوتلەی زۆرینە بکە لە بەرژەوەندی نووری مالیکی تەفسیری کرد لەوە بە دوای ئیتر بە سیاسی کرا و ئەوەی کاکتۆر باسی کرد دروستە من پێم وانییە باشیەکی بۆ کوردستان هەبوو بێت تەنها لە یەک حاڵەتانە بوو بێ ئەویش یعنی با بڵێن یەک بڕیاری گرنگی تایسە لە بەرژەوەندی کوردستان داوە لە 30 ساڵی 2019دا ئەو کاتێک کە فشارەکان بۆ سەر کوردستان هەتا دەها زیاترە بوون دەنگێکی هێزە شیعەکان هاتە ئاراوە کەوتیان مادەی 140 کۆتایی پێ هاتووە و بڕیار بۆ تاوەکو سیوێکی 12 جێبەجێ بکرێت تا 2007 و لەوە بەدوا مردووە 2007 بەڵێ يعني ل 2227 بڕیار یەک دانی لە بەرژەوەندی کورد ئەو بڕیاری تەسەورەکەم باشترین بڕیاری بێ کە لە بەرژەوەندی کوردستان بۆ لە 30 2019 بڕیارەدا ئەڵێن نەخێر مادەی 140 مادەیەکی زیندووە و ئیلتیزامەکە لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتێکی دائیم و بەردەوامەوە ئەو کاتێک کە لە دەستورا دانراوە بۆ جێبەجێکردنە نەک بۆ تاریخی ئیکسپایر ئەوەی ڕەنگە بڕیارێکی باشێ بەڵام تایبەت بە بۆچی مەسەلەن محکەمەی ئیتیحادی ئاوا لەمپەری بۆ دروستەکرێ ئەگەر بچێتە خزمەتی بەو شێوەی کە ئێستا بیری لێکراوەتەوە مەسەلەن ژمارەی ئەندامەکانی بکرێتە 13 و جێگری بۆ زیاد بکرێ و ژمارەی فەقیه و ئەوانەی بۆ زیاد بکرێت ئەوان فەقیهەکە بە احترافێ بکەین لە مادەی 92 دەستورا باسی کردووە کە ئەبێ هەبن بەڵام تایبەت بە ڕۆڵەکەی مەترسی دروستەکە ئایا بەشدارە بن لە دەنگدانا یان دەستور بە ناوی شارەزا باسی کردوون لە عورفی سیاسی یان با بڵێن لە عورفی ئیداری و قانونی شاکە ئەڵێن شارەزا زیاتر دەورێکی ڕاوێژکاری بیرمان بۆیەچێ لەوەی کە زیاتر دەورێکی ڕاوێژکاریان هەبێ بەڵام ئێستا شیعەکان جەخت لەسەرەواکەنەوە کە نەخێر ئەندامن و مافی دەنگدانیان هەیە ئەگەر بەم شێوەیە بڕوا کە ئێستا بیری لێکراوەتەوە بکرێتە 13 ئەندام و جێگری بۆ زیاد بکرێ و ئەندامی یەدەگی بۆ زیاد بکرێ ئەوە ئەچێتە خزمەتی ئەو ئەجەندایی کە فیدراڵێت لە عێراقا ئەوەندەی دیکە خنکێنێ چۆن مەسەلەن ئێستا ئێمە ئەنجومەنی فیدراڵی نەهێڵرا دروست بکرێت کە زەمانەتی یەکەمی پاراستنی هاوسەنگی و شەراکەتەکە مەرجی کوردستان بۆ گەڕانەوە بۆ عێراق ئەوە نەکرا دووهەم کە قانونی ئەمەش پەکی خراوە محکەمەی ئیتیحادیمان پەکی خەوتووە جەناب دەزانی من زۆر جار باسیم حاڵەتم کردووە کە مادەی 138 دەستورە و کاتێک کە نییە لە دنیادا پەرلەمان قانون دەربکا کە هیچ ڕەقیبێکی بەسەرەوە نەبێ نییە لە دنیادا قانون لە پەرلەمانەوە دەربچێ هیچ کەسێ مافی ڕەتکردنەوەی نەبێ و لە حاڵی حازرا هیچ کەسێک حەقی تاعن لێدانیشی نییە بۆ نمونە یەکەم ئەرکی بڕگەیەکی مادەی 93 کە سەلاحیاتی محکەمەی ئیتیحادی تەرخان کردووە تایبەتە بەوەی کە فەحس و چێکی و قانونانە بکا کە لە پەرلەمانەوە دەرچووە ئایا لەگەڵ دەستورە ئاگونجێن یان ناگونجێن
ئەگەر بهاتە ئەم محکەمە ئیتحادیە کارا وایە بەڕاستی گومانم نییە ڕەنگە بیتوانی بە هەم قانونی ئیدارەی مالی ئیتحادی کە قانونێکی نادەستوریە و هەم قانونی پڕکردنەوەی عەجزی دارایی کە لە ساڵی 2020 تا دەرکرا و زوڵمێکی زۆر زۆری لە کوردستان کرا و پێچەوانەی هەموو مادەکانی دەستوری عێراقی بوو دەرنەئەچوێنرا. بەڵام بەهەرحاڵ هەدەفەکە چییە ئێستا؟ هەدەفەکە ئەوەیە ئێستا ئەیانەوێت زۆرینەیەکی تر خۆ ئێستا بە پێکهاتەی ئێستەی با بڵێن نۆ ئەندام پێکهاتووە، سێیان شیعەن، دویان کوردن، دویان سونەن، یەکێک تورکمانە، یەکیان مەسیحیە. بەڵام بەم پێکهاتە تازەیەی ئەبنە سیانزە ئەندام، ئەو کات سەرۆکێکی شیعی هەیە، جێگرێکی سونەی هەیە، دوو ئەندامی کوردی هەیە، چوار شارەزای فقهی ئیسلامی هەیە بەعام بە شیعە و سونەوە لەگەڵ دوو شارەزای یاساییە. گرفتەکان ئەلێرەدا کاک بەرەم تایبەتن بە چەند شتێک. یەکەمیان ئەوەیە ئایا میکانیزمی بڕیاردان لە دادگاکە لەمە و دواچی لێتێ کە ئێستا ئەبێ بە زۆری نەبێ، بە زۆرینە ئەبێ ئێستا بۆ کۆبوونەوە هەمویان ئامادە بن. بەڵام ئەو کات ئەمان داواکەن نەخێر پێویست ناکا هەمویان ئامادە بن. و تایبەت بە بڕیاردانیش مەسەلەن ئەوان داواکەن ئەڵەن با بێتە زۆرینەی دوو لەسەر سێ، تایبەت بە هەرێمەکان دوو لەسەر سێ بێ، تایبەت بە ئیشەکانی تریش بە زۆرینەیەکی ئاسایی تێپەڕێ کە ئەمە لێرەدا ئەو کات ئەو ڕقابەتەی کە پێویستە محکەمەی ئیتیحادی بۆ فەحسکردنی بۆ دەستوریبوونی یاساکان بینێ، ئەو کات تووشی زۆرینە و کەمینە ئەبین و ئەم زۆرینە و کەمینەیە ئێستا لە پەرلەمانی عێراقا بەکردنی مامەڵەی پێ ئەکرێ. و من زۆر جاریژەم قسەیەم کردووە لە دوای دەرچواندنی قانونی ئیدارەی مالی ئیتیحادی و لە دوای دەستکاریکردنی قانونی هەڵبژاردن و لە دوای سەپاندنی قانونی پڕکردنەوەی کورتێنانی دارایی ئێستا ترسی لایەنە زۆرینەکانی عێراق لە بەکارهێنانی چەکی زۆرینە شکاوە و ئێستش ئەگەر جۆرێک لە فشار و ئەوانە نەبێ بەناعەتیان نییە کە قانونی بودجەی ئیتیحادیش بە زۆرینە تێپەڕێنن. دکتۆر ببوورە کاتمان کەم ماوەگەرێکی سێ خولەک بەس بۆ زانیاری بەڕێستان و بینەران دقە بە دقە لەوانەیە بۆچوونەکان و گۆڕانکاریەکان هەبێ. ئێستا ناتوانین ئاخر تەتەوراتی ئێستا برێن، بەس ئەم دەتوانم هەتا ئەوەی دوێنێ شەو هەتا نزیکی چی بکرێ بۆ ئەوەی ئەم دادگایش نەبێتە وەسیلەیەک بۆ پێشەکردنی زیاتری مافی کوردستان. یاسای چی بکرێ؟ چی بکرێ؟ زەمانەتێک هەبێتن کە لە کاتی دەنگدان هەر بابەتێک، هەر تەفسیرێک، هەر کێشەیەک، نیزاعێک لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمەکان ئێمە بتوانین ڤیتۆمان هەبێ بۆی ڕێگری بکەین لە دەرچوونی لەو جۆرە تەفسیرانە یان لە دەرچوونی هەر یاسایەکیان هەر بڕیارێک لە محکەمە یان لە دەسەڵاتەکانی فیدرالی کە پێشێلکاری بێتن بۆ مافەکانی گەلی کوردستان. دیسان دەڵێم کە ئەو عەقلیەتەی کە حاکمەکان دادەنێ ئەویش دەور دەبینێتن. ئێمە لە فەقی دەستوری کە باز لە چۆنیەتی و ئالیەتی دانانی قازیەکان دەکرێتن و بێگومان کۆمەڵێک لە پێوەری و معیار هەیە. ئایا ئەو پێوەری و معیارانە لە دامەزران لە پێکێنانی ئەو محکەمەیە پەیڕۆ دەکرێت نا؟ ئەم بێگومان پەیڕۆ ناکرێت. ینی شکمان هەیە کە بتوانن لەو مەرحەلەیە قازی یان حاکمی بێلایەن دابنێن. شتێکی تریش هەیە، مشکلەمان خۆم هەرێوە یاسایش نییە، پاشان کە نیزامە داخلیەکەشی بۆ دەرەزیێ ئەویش لەوانەیە دەبێ ئیشی لەسەر بکەین و کە پێویستە نظام داخلیەکە بە شێوەیەک بێتن کە میکانیزمەکانی بەرزکردنەوەی داوا و پێشکەشکردنی داواکاری تەفسیری دەستوری بە شێوەیەک بێتن کە زەرەر بە مافەکانی گەلی کورد نەکاتن. ئەگەر هاتوو لەوانەیە سەعات 6 دووبارە کۆ بنەوە. ینی ئاخر شت کە پێکات بوون پێنجی شیعە بێ لە ئەندامەکان کاکتۆر، ینی بوویتە 15 ئێستا بوویتە 15 پێنجی شیعە، دوی سونە، دوی کورد و سار ئەندامان شارەزانی فقی ئیسلامی و دووش لە شارەزانی فقی قانون. دوی قانونەکان بۆ کەمینەکان دەبێت تورکمان و مەسیحیەکان. چار ئەندامەکانی فقی ئیسلامیش ئەو کاتە ینی دویان وەقفی سونیەکی کوردستان وەزارەتی بۆ تۆ فەقیهەکان دەسەڵاتی دەنگدان و بڕیاریان هەیە یان؟ ئێستا
زۆرێکی تر لە ڕێخستنی پێکاتەکان هێنا ئەویش بێزگە لە هەیئەی قوزات قازیەکان هەیئەیەک بۆ قازیەکانە کە ئەو بڕیار دەدا لەسەر دەستوریەت و لەسەر تەماشاکردنی بە تایبەتی کێشەکان و ئەو کێشانی کە دروست دەبێت لە نێوان هەرێمەکان و مەسلەی طعنەکان لەسەر دەستوریەتی قوانین و ئەنزیمە و تعلیمات و ئەوانە دوو هەیئەی تر دادەمەزرێن هەیئەیەک بۆ فقەهاکانی شریعی ئیسلامی و هەیئەیەکیش بۆ فقەهاکانی قانون لە هەیئەکە لە هەردوو هەیئە سەرۆک و جێگرەکەی لەو هەیئەیە دەبن سەرۆکی محکەمە و جێگرەکەی لەگەڵ چار ئەندامەکان لە فقهی ئیسلامی ئەو کاتە عەدەدیان دەبێتە 6 تەماشای چی دەکەن تەماشای ئەو تەعنانە دەکەن کە لە قانونێک درایە لە بڕیارێک درایە کە پێچەوانەی سەوابیتەکانی ئەحکامی بە گوێرەی مادە 2 دەستور بەڵێ بە سێ لە سەرچاری دەنگەکان سێ لە سەرچاری دەنگەکان یعنی ئەوان بە هەمان شێوەی هەیەکەی دومیش جا لێرانە ئەگەر یەک پێشنیار هەیە بۆ چاکردنی وەزعەکە بەلای کەم لە ڕووی پێکاتەکانەوە ئێستا بڕیارداوە ڕئیسی محکەمە جێگرێکی هەبێت جێگرەکە سونەیە ئێمە داوا بکەین عەلە الأقل دوو جێگری هەبێتن بۆی بتوانێنە ناو ئەو دوو هەیە جێگای کورد پێگەی کورد بەقوتر بکاتن بۆ کورد بێت زانی ئەسلی بابەتێکە دیموکراسیەت وەکو هەر سیستەمەیەکی دیە سیاسی ئەکید باش و خراپیەت خوێن هەیە باشە دیموکراسیەت ئەمە زانین هەموو ڕۆژە ئەم بەحەزکەین خراپیەتوێت دوو مەترسیت زۆرت مەزنە دیموکراسیەتت کەن یەک وەختە دیموکراسیەتت لا ڕێدا چیتۆت بیتە فەوزا بیتە سیستەمێکی ئەنارشیزمی ئەو خراپیەکە یا دوێ وەختە دیموکراسیەتە بکار هێتن وەکو ئەمرازێک بۆ سەپاندنا دیکتاتۆریەتە زۆرینێ چونکە لە عێراقێ ئەم لێ بەرەف دیکتاتۆریەتە زۆرینە چیکار دیکتاتۆریەتە زۆرینە هەکەرنە ئەف دیتیلس و تەفاسیلێت و جەناب هەردوو دکتۆرا بەحەز کردین من بەحسی محکەمە فدرالی بکەین یترابووین محکەمە فدرالی فقه إسلامي والشيعة جدا والسنة جدا خود دستوري داغوتي لا يجوز أي قوانين يتعارض مع أحكام الإسلام. تەنیا بە خێرایی ئەڵێم ئەوەی کە پرسی ئەو پرسە سیاسی کە بەستنەوەی پرۆژه یاسای بودجەی ساڵی 2021 بەمە گوایە لایەنی شیعای عەرەب داواکە لە کورد کە بەرامبەر بۆی ئەوان دەنگ بن بەم یاسایە و ئەمانیش دەنگ بن بە یاسای پرۆژه یاسای بودجە و مافی کوردستان جێگیرکەن من ئەڵێم بە بڕوای من یعنی ئەم یاسای دادگای فدرالی زۆر سەد قات گرنگترە لە یاسای بودجە بۆ ڕەنگە بۆ نۆمانگێکی تر بێ و تەواو و ڕەنگە ئێمە بتوانین تەحملکەین بەرامبەر بەبێ جێگیرکردنی وزێ بەڵام بەڕاستی تەحملی ئەو بڕیارە قورسان یاساییانە ناکەین و ڕەنگە زۆر لە دەستکەوتەکانمان لەدەست بچێ ئێستا فرسەتە ئەم یاسایەکی دەستوریە یاسایەکی فیدرالیە بێ لە پەرلەمان دوو لەسەر سێ دەنگی پێ بدەن دەرفەتە کورد هێزی خۆی بەکاربێنێ ڕێگەنە دام یاسایە بڕۆ دەرفەتێکی زێڕینیشە کە پێکهاتەکانی تری غەیرە عەرەب و غەیرە موسڵمان ڕازینین بە هەمان شێوە ڕازینین بەرامبەر بۆ غەیرە شیعەکانی هەندێک لە شیعە ئەلمانیەکانیش ڕازینین بە خودی یاساکە بۆیە دەرفەتێکی گرنگە کورد بتوانێت هێزی خۆی بەکاربێنێ و هیوادارم ئەو هێزە بەکاربێنێ و بودجە نەگۆڕێتەوە بۆ یاسا گرنگە. بەڕێزان زۆر سپاستانەکەم بۆ بەشداریتان بەڕێزان تا ئاڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ سپاس بۆ گوێگرتن و دانیشتن تامەگەرم.